ڕێز و سڵاوەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی شەممە سەرتاش بە سەردەڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. گیان لە دەستدانی کۆڵبەرێک لە سنووری نەوسود بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم. کوژرانی ئەفسەرێکی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە تێک هەڵچوونێکی چەکداریدا لە کرماشان. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی ڕەزا ڕەجەبی. سەپاندنی حکمی سێدارە و زیندان بەسەر 8 من کراوی ناڕزایەتیەکانی بەفرامبار. و کۆبنەوەی ناڕزایەتی کرێکارانی کۆمپانیای کشت و کاڵی کارون. گیان لە دەستدانی کۆڵبەرێک لە سنووری نەوسود بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم. بەیانی ڕۆژی هەینی 12 پوشپەڕی 1450 تاوی کۆڵبەرێکی تەمەن 57 ساڵ بە ناوی وەزیر ڕەحیمی بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە سنووری شوشمەی شاری نەوسود گیانی لەدەستدا. ئەم کۆڵبەرە لە مەودایەکی نزیکەوە کراوەتە ئامانجی گولەی هێزە ئەمنیەکانی ڕژیم و بەهۆی سەختی برینەکەیەوە دەستبەجێ گیانی لەدەستداوە. تەرمیناوراو بۆ پزیشکی دادوەری شاری پاوە گواستراوەتەوە و هێشتا ڕادەستی بنەماڵەکەی نەکراوە و جێگای ئاماژەیە کە وەزیر ڕەحیمی بۆ ماوەی 20 ساڵ بوو لە نەوسود نیشتەجێ ببوو و لەم ڕێگایەوە بژێوی ژیانی خێزانەکەی دابین دەکرد. کوژرانی ئەفسەرێکی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە تێگەڵچوونێکی چەکداریدا لە کرماشان. شەوی 11 پوشپەڕی 1450 هەتاوی لە تێگەڵچوونێکی چەکداریدا لە شاری کرماشان ئەفسەرێکی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بە ناوی موحسین چێهری کوژرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزە ئەمنیەکانی ڕژیم کاتێک خەریکی گەشت لێدان بوون لەلایەن ژمارەیەک چەکداری نەناسراوە کراونە سامانج کە لە کامی ئەم تێگەڵچوونەژدا ئەفسەرێکی پلە بەرزی هێزە سەرکوتگەرەکان بە پلەی سەرگورد کوژراوە و چەکدارەکانیش بە سەلامەتی دوور کەوتونەتەوە. شایانی باسە کە هێزەکانی ڕژیم بەردەوام بە بیانووی گەشت لێدان هەوڵی بڵاوکردنەوەی ترس و دڵەڕاوکێ لە نێوان هاوڵاتیاندا دەدەن. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی ڕەزا ڕەجەبی. بە پێڕاپۆرتی گەیشتوو لە سەرەتای مانگی پوشپەڕی 1450 هەتاوی هاوڵاتێکی کورد بە ناوی ڕەزا ڕەجەبی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە لە شاری سەقز دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. راپۆرتەکان ئەمەژە بۆ دەکەن کە ناوبراو بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کراوە و لە مافی چاوپێکەوتن پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی و دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەش کراوە و هۆکاری دەست بە سەرکرانەکەی هێشتا ڕوون نەکراوەتەوە. جێگای ئاماژەیە کە بێبەشکردنی دەست بە سەرکراوان لە مافە سەرەتاییەکانیان و گواستنەوەیان بۆ شوێنێکی نادیار یەکێک لە شێوازە باوەکانی هێزە ئەمنیەکانی کۆمەری ئیسلامی بۆ سەرکوتی هاوڵاتیانە. سەپاندنی حکمی سێدارە و زیندانی بەسەر 8 بەنکراوی ناڕزایەتیەکانی بەفرامبار. بە پێی دوایین راپۆرتەکان دادگاکانی ڕژیم لە شارەکانی تاران و مەحەلاتی پارێزگای مەرکەزی حکومی قورزی سێدارە و زیندانی تازیریان بەسەر 8 بەنکراوی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامباری 1404 هەتاویدا سەپاندووە. لەم پەیوەندیەدا ئەرغەوان فەلاحی بە تۆمەتی ئەندامەتی لە گروپە دژبەرەکان و واحید خان سەنەمی بە تۆمەتی مەحارەبە لەلایەن ئەبولقاسم سەڵوەوەتی لە تاران حکمی سێدارەیان بەسەردا سەپاوە و ڕاحلە معاینەی خوێندکاری زانکۆش بە 2 ساڵ و 6 مانگ زیندانی تازیری مەحکوم کراوە. هاوکات 5 بەنکراوی دیکەی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبەر لە شارستانی مەحەلات بەناوەکانی عێرفان خەلیلی، عەلی ئەکبەر مەحلوجی، حەسام عیسایی، حسێن شکوهی و ئەبولقاسم کازم ئەسلانی بە تۆمەتی مەحارەبە حکمی سێدارەیان بۆ دەرچووە و ئێستا لە زیندانی عێراق ڕاگیراون. جێگای ئاماژەیە کە سەپاندنی ئەم حکومە قورسانە و بەکارهێنانی شکنجەی توند و دانپێدانانی زۆرم لێ بەشێکە لە هەوڵە بەردەوامەکانی کۆمەری ئیسلامی بۆ چاوترساندنی چالاکانی مەدەنی سەرکوتکردنی دەنگی ناڕزایەتی خەڵک لە ئێران. کۆبنەوەی ناڕزایەتی کرێکارانی کۆمپانیای کشت و کاڵی کارون. بە پێی دوایین زانێرەکان ژمارێک لە کرێکارانی کۆمپانیای کارون بەهۆی وەدیناهاتنی بەڵێنەکانی بەرپرسان و نادیاری دۆخی مایشەتیان کۆبوونەتەوە. کرێکارانی ناڕازی ڕایانگەاندووە کە پاش 40 ڕۆژ بێکاری و دەرکردنی چەندین کرێکاری بازمون هێشتا دۆخی هەقدەست و بیمەکانیان نادیارە و خوازیاری پێدانی هەقدەستە دواخراوەکان و دیاریکردنی دۆخی پیشەییان بوون. شانی باسە کە کرێکاران پێشتر بەهۆی بەڵێنی بەرپرسانی و شیرکەتە گەڕابوونەوە سەرکار، بەڵام قەیرانی ئابووری و بایەخنەدانی بەرپرسان دۆخی ژیانیانی سەختتر کردووە. ناڕزایەتی کرێکارانی شارەداری سەرەخس. ڕۆژی ڕابردوو کرێکارانی پەیمانکاری و هێزە خزمەتگوزاریەکانی شارەداری سەرەخس دژ بە دواکەوتنی هەقدەستەکانیان ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان ئەمەژە بەوە دەکەن کە بۆ ماوەی 3 مانگە موچیان وەرنەگرتووە و پێدانی مەزایە و مافە یاساییەکانی دیکەشیان دواکەوتووە. لە درێژەی ناڕزایەتیەکەدا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاست یاغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە،
پێدانی هەغدەست و مەزایە دواخراوەکان و هەروەها کۆتاییاتنی گوشارەکانی ناوەندەبنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی لە ئێران. بەڕێوەچوونی ڕێوڕسمی ئەسپەردەکردنی عەلی خامنەیی بەو پەڕی گۆشەگیریەوە. بە پێی راپۆرتی گەیشتوو ڕێوڕسمی ناشتنی عەلی خامنەیی لە شاری تاران لە کاتێکدا بەڕێوەچوو کە هیچ کام لە ڕێبەرانی زلێزەکانی جیهان و تەنانەت کوڕەکانی و هاوسەرەکەی تێیدا ئامادە نەبوون. بە پێی دوایین هەواڵەکان وڵاتانی رووسیا و چین تەنیا نوێنەرانی ئاسنس یان کەسانی ئاینیان ناردووە و ئامادە نەبوونی کوڕەکانی وەکو مشتەبا و مەسعود نیشانەی ترس لە نێوان بازنەی دەسەڵاتدایە. جێگای ئاماژەیە کە مەسعود پزیشکیان و بەرپرسانی دیکەش لەم ڕێوڕسمەدا بەشدار بوون و ئەم ڕێوڕسمە و بەشداری نەکردنی بنەماڵی خامنەی و سەرکردە جیهانیەکان وێنەیەکی ڕوونی شکستی کۆماری ئیسلامی و دابڕانی تەواوی لە کۆمەڵگەی نێودەوڵەتی نیشان دەدات. سەپاندنی 6 ساڵ حکمی زیندانی تازێری بەسەر ئیلهام زەراعەت پیشە پارێزەری دادگوستەری لە شیراز. بە پێی دوایین زانیاریەکان دادگای ئینقلابی ڕژیم لە شاری شیراز پارێزەرێکی دادگوستەری بە ناوی ئیلهام زەراعەت پیشە بە 6 ساڵ زیندانی تازێری و قەدەغەی مافی چوونە دەرەوە لە وڵات مەحکوم کردووە. ئەم پارێزەرە بە تۆمەتی کۆبوونەوە و تەبلیغ دژ بە ڕژیم ئەو حکمەی بەسەردا سەپێنراوە و دادگای ڕژیم وتوبێژە تایبەتەکانی ناوبرا و پۆستەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەک بەڵگەی تاوان دژ بە و بەکارهێنا. مانگرتن لە خواردنی چالاکێکی سیاسی لە دانمارک دژ بە مەترسی ڕادەستکردنەوەی بە کۆماری ئیسلامی. بە پێی دوایین زانیاریەکان ئومید شەهبازی چالاکی سیاسی و دژبەری کۆماری ئیسلامی لە وڵاتی دانمارک دژ بە مەترسی ڕادەستکردنەوەی بۆ ئێران مانی لە خواردن گرتووە. ناوبراو ساڵی ڕابردوو بەهۆی هێرشکردنە سەر باڵێزخانەی کۆماری ئیسلامی لە دانمارک حکمی 18 مانگ زیندانی تازیری بەسەردا سەپێنراو. ئێستا لە ڕۆژانی کۆتایی حکومەکەیدایە و هەروەها داوا لە ناوەندەکانی مافی مرۆڤ دەکات ڕێگری لە ڕادەستکردنەوەی بکەن. شایانی باسە کە ڕادەستکردنەوەی ئەو چالاکە سیاسیە بۆ کۆماری ئیسلامی دەتوانێت مەترسی جددی و واسەرەکی لەسەر گیانی دروست بکات و مافەکانیشی وەکو پەنابەرێک پێشێل بکات. بەیان نامەی هاوبەشی بەریتانیا و فەڕەنسا سەبارەت بە پاراستنی ئاسایشی گەشتیوانی لە گەروی هورمز. بە پێی راپۆرتەکان سەرۆک وەزیرانی بەریتانیا سەرۆک کۆماری فەڕەنسا لە بەیاننامەیەکی هاوبەشدا جەختیان لەسەر پاراستنی ئاسایشی کەشتیوانی لە گەروی هورمز کردووە. لەم بەیاننامەیەدا ئاماژە بۆ کراوە کە بە هاوکاری وڵاتانی عومان ئامادەن بۆ ناردنی هێزی سەربازی فرەنەتەوەی بە مەبەستی دابینکردنی ئاسایشی ڕێڕەواویەکان و بەرەنگاربوونەوەی هەر هەڕەشەیەک دژ بە بازرگانی جیهانی. شایانی باسە کە ئەم هەنگاوە نێودەوڵەتیە لە وەڵامی تێکدانی بەردەوامی ئاسایشی ناوچەکە لەلایەن میلیشیەکانی سەر بە کۆماری ئیسلامیەوە دێت. دوایین هەواڵ هۆشداری هاوپەیمانی سەربازی بە ڕێبەری عەرەبستان دژ بە میلیشیەکانی سەر بە کۆماری ئیسلامی لە یەمەن. ڕۆژی شەمە 13 پوشپەڕی 1405 هەتاوی هاوپەیمانی سەربازی عەرەبستان هۆشدارێکی توندی ئاڕاستی چەکدارانی حوسی سەبارەت بە هەر جۆرە هێرشێک بۆ سەرخاکی وڵاتە کرد. ئەم هۆشداری لە کاتێکدایە کە میلیشیەکانی سەر بە کۆماری ئیسلامی لە یەمەن هەڕەشەی بە ئامانجگرتنی فڕۆکەخانەکان و بەرژەوەندیەکانی عەرەبستانیان کردهبوو و هاوپەیمانیەکە ڕایگەیاندووە کە بە توندی وەڵام دەدەنەوە. جێگای ئاماژەیە کە کۆماری ئیسلامی هەمیشە لە ڕێگەی ناردنی چەک و پشتیوانیکردنی میلیشیەکانیەوە هەوڵی تێکدانی سەقامگیری و ئاسایشی ناوچەکە دەدات. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتیاوڵەکانم پێشکەشکردن کات ساتێکی باش بە هەمولایەتە.